دێنە سەر دەرسی پازدەیەم لە زنجیرە دەرسی دیدڕوونی کە باس لە ڕێساکانی جیهادەکە بە دیدی ئەهلی سونەت و جەماعەت. ئەمڕۆ دێنە سەر باسی بڕگەیەکی تر، بڕگەی 19ەم کە شەهیدی خۆی لە خۆیان مەبەست نییە، بەڵکو هۆکاری سەرخستنی دینەکەی. ئەشێ ناونیشانەکە بکەین بە مەبەستی سەرەکی لە جیهاد سەرخستنی دینەکەیە، نەک شەهیدی. شەهید بوون گەورە و گرنگ و کاریگەرە، گەنجینەی جاری خاوەنەکەیەتی، صدقەیەکی جاری بەردەوامە. خوای گەورە فەرمێ إن الله اشترى من المؤمنين أنفسهم وأموالهم بأن لهم الجنة. خوای گەورە گیان و ماڵی لە مسلمانان کڕیوە و بەرامبەر بەهەشت کە پێیانە بەخشێت و ئەبنە خاوەنی. ئەبوو هورەیرە خوا لێ ڕازی بێ جێڕێتەوە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی لە حەدیثی متفق عليه: انتدب الله لمن خرج في سبيله لا يخرجه إلا إيمان بي وتصديق برسلي أن أرجعه بما نال من أجر أو غنيمة أو أدخله الجنة، ولولا أن أشق على أمتي ما قعدت خلف سرية ولوددت أني أقتل في سبيل الله ثم أحيا ثم أقتل ثم أحيا ثم أقتل. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ خوای گەورە بەڵێنی داوە بە هەر کەسێک کە لەبەر خاتری خوا و لە پێناوی سەرخستنی دینەکەیە بە باوەڕی تەواوەوە بە من و بە ڕازگۆزانینی پێغەمبەرەکەم صلی الله عليه وسلم چوو بێتە جیهاد، بە پاداشتی تەواو و بە دەستکەوتەوە ئەیهێنمەوە ماڵەوە، یان شەهید دەبێت و ئەی خەمە بەهەشتەوە. اینجا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەردەوامە بێت و ئەفەرمێ ئەگەر لەبەر ئەوەم نەبێت کە خەممە ئەرکم لەسەر ئومەتەکەم قورسکەم، لە هیچ سەریەیەک لە هیچ مەفرەزەیەک دوانە ئەکەوتم، خۆزگەشمە خواست کە لە پێناوی خوای گەورەیە بکوژرێم، پاشان زیندوو بکرێمەوە و بکوژرێمەوە، پاشان زیندوو بکرێمەوە و بکوژرێمەوە. ئەمە تەمەنای پێغەمبەری خوایە عەلەیهی سەڵات وسەلام. ئەنەس خوای لێ ڕازی بێ وەکو لە حەدیثی متفق عليه هاتوو ئەجێڕێتەوە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ما من أحد يدخل الجنة يحب أن يرجع إلى الدنيا وأن له ما على الأرض من شيء غير الشهيد، فإنه يتمنى أن يرجع فيقتل 10 مرات لما يرى من الكرامة. أفرمي هيج كسيك نییە بچێتە بەهەشت و حەز بکا بگەڕێتەوە دنیا کە هیچ شتێکی لەسەر زەمینان نییە، کە خاوەنی هیچ نییە تا خۆزگە بۆ گەڕانەوەکەی ناوی بخوازێ جگە لە شەهید. هەر شەهید خۆزگە خوازێ بجێڕێتەوە بۆ دنیا تا 10 جار لە پێناوی خوایە بکوژرێتەوە، لەبەرەوە ئەو خۆزگەیە خوازێ چونکە ڕێز و پاداشتی زۆر زۆری بەهۆی شەهید بوونەکەیەوە پێدراوە. ئەم شەهیدە لە دنیای خوایە هیچی نییە تا تامەزرۆی بێ. ئەگەر بژڵن هەموو دنیا هەموو سەرزەمین و هەرچی تایەتی هی تۆیە بدرێتێ و ئەنە لەه ما على الأرض، بەڵام تەمەنای هاتنەوە ژیان بۆ ئەوەکە کە لە پێناوی خوای پەروەردگارە بکوژرێتەوە، نەک ژیان و مڵکی سەرزەمینەکە وەربگرێ، چونکە ئەوەی پاداشت و خەڵات و چێژی دنیایی بێ بڕاوەیە، ئەوەش کە پاداشت و خەڵات و چێژی ڕۆژی دوایی بێ نەبراوەیە. بۆیە هەر خۆزگەی گەڕانەوە و شەهید بوونەوە ئەخوازێ. ئەگەر 10 جاریش زیندوو بکرێتەوە و شەهید ببێتەوە، هەر پێی خۆشە جاری تریش بێتەوە دنیا و دیسان شەهید ببێتەوە. سەهلی کوڕی سەعد خوا لێ ڕازی بێ گێڕایەوە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی وەکو لە فتح البارية هاتو لمجلدی 6 لا 23 فەرمووی سمعت النبي صلى الله عليه وسلم يقول موضع صوت في الجنة خير من الدنيا وما فيها. أما بخاري فرمي بقدر شويني قامتي يچكتان لبهشتا چاكتر لهمو دنيا وأوي كتيايدي. لبرمانه ابن حجر رحمه الله فرمي ابن بطال كما مسا ابن حجر خويتي اي فرمو ام فرمو ديك قورترين شتيكا كلباسي قوري شهيد بونا هاتوا. يعني تماشا كان في غمري خوا عليه الصلاة والسلام فرمي بقدر شويني قامتي يچكتان. قامتيك چەند درێژە 2-3 مەترە ئەگەر بە چەرمەکەشی و حسابی بکەی. باش بەقەدەر شوێنی قامچی یەکێکتان لە بەهەشتا چاکترە لە هەموو دنیا و هەرچی تایەتی.
آخر بۆ ابن بەطال وای فەرمووە کە ئەمە گەورەترین شتێکە لە باسی گەورەی شەهید بوونا، چونکە ئەو پاداشتە زۆرەی بەقەدر ئەو مقداری 3 مەترە دەسیەکەوێ باشترە لە دنیا و مافیها.